سڵاوتان لەبێ. بڕیارە سبەینێ سێمین دانیشتنی نێوان هەردوو وەفدی دانوسانکاری یەکێتی و پارتی لە ئەولێر ئەنجام درێ و هەندامێکی وەفدی دانوسانکاری یەکێتیش ڕاگەیاند. لا دانیشتنەکەدا باز لە دەبەشکردنی پۆستەکان و وەزارەتەکان دەکرێت. حاکم قادر حەمەدجان ئەندامی وەفدی دانوسانکاری یەکێتی بە ڕۆژنامەی کوردستانی نوێی ئۆرگانی یەکێتی ڕاگەیاند ئەو پۆستانە یەکێتی داوایان دەکات دەرێک لە پۆستەکانی سەرۆکی پارلەمان و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دوو وەزارەتی سیادی و چەند وەزارەتێکی دیکەی داوا کردووە. جەلال محەممەد وتەبێژی پۆلیسی چەمچەماڵ لە کۆنگرێکی ڕۆژنامانیدا ڕایگەیاند پاژەوەی کاتژمێر 11 شەوی ڕابردوو ئۆتۆمبیلێکی جۆری ئۆپڵی بێڕەقەم بە سێ سەرنشینەوە با پێچەوانەی ئاراستەوە بە بەردەمی بارگەی یاریدەدەرێتی ئاسایشی چەمچەماڵدا ڕۆشتووە و کارمەندەکانی ئاسایش ئاگاداریان کردوێتەوە کە بوەستێت، بەڵام ئۆتۆمبیلەکە نەوەستاوە و بەو هۆیەوە تەقەیان لێ کردووە و یەکێک لە سەرنشینەکانی ئۆتۆمبیلەکە کە مێرمەنداڵێکی تەمەن 13 ساڵە و دانیشتووی چەمچەماڵە کوژرا و کەسێکی دیکەش بریندار بوو. تانەر یاڵدز وەزیری وزەی تورکیا ڕاگەیاند بۆری گواستنەوەی نێو تێرەمی کوردستان بۆ بەندەری جەیان تاقی کراوەتەوە لە ئایدێکی نزیکشدا بۆرێکە دەخرێتە کار. یاڵدز لە کۆنفرانسێک ڕۆژنامەوانیدا ڕاگەیاند لە دوای تاقیکردنەوەی هێڵەکە دەست دەکرێت بە ناردەکردنی نەوت بۆ بەندەری جەیان لەسەر دەریای ناوەڕاست و تیشی هەفتەی دایندا گفتوگۆ دەکرێت لەبارەی دانانی وادەیەک بۆ دەستپێکردنی گواستنەوەی نەوت. ژمارەك لە کەسانی ئەکادیمی و یاسایی و دەستوری کوردانی ڕۆژاوای کوردستان دانیشتووی هەرێمی کوردستان پرۆژێکیان ئامادە کردو بۆ نووسینەوەی دەستوری هەرێمی ڕۆژاوای کوردستان وەگامەدەکارێک بۆ قۆناغی دوای ڕژێمی بەشار ئەسەد. یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا ئاماری شەڕ و پێکدانەکانی ساڵی 2013 ڕاکەیان بە پێیامارەکەش 376 سەربازی ڕژێمی سووریا و 2923 چەکداری بەرەی نووسرە و دەوڵەتی ئیسلامی عێراق و بیلادی شام کوژراون. ئاژانسی فراد نیوز نزیک لە پارتی کرێکارانی کوردستان بڵاوی کردەوە ناوەندی چاپەمنی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا ئاماری شەڕ و پێکدانەکانی ساڵی 2013 لەگەڵ گروپەکانی داعش و بەرەی نووسرە و هێزەکانی ڕژێمی سووریا ڕاگەیاندوو. ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا لە دوای تەواوکردنی گفتوگۆکان لە ماوەی هەفتەیەکدا لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان یاسای بودجێ گشتی دەوڵەت بۆ ساڵی داهاتوو یەکلایی بکرێتەوە. لە بەیاننامەیەکدا ئەنجومەنەکە ڕاگەیاند دوێنێ 53مین دانیشتنی یاسایی خۆی بە سەرۆکایەتی نوری مالکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەنجام درا و تیایدا بڕیاردرا بۆ بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2014 یەکلایی بکرێتەوە کە بە 174 تریلیۆن دینار مەزەندە دەکرێت. ئەوش دوای تەواوکردنی گفتوگۆکانی لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم لە ماوەی هەفتەیەکدا. سەرکردەیەکی دەوڵەتی یاسا تاکیدی کردەوە سەرۆکی ڕەوتی سەدەی ئێستا ئامادەیە تا دژی ڕەوشی شیعە و ئێران بەکاری بێنرێت. ئاماژەی بەوەش کردووە کە هێرشکردنە سەر ئێران لەلایەن کەساتێکی ئاینیەوە تەنها یەک لێداگەنەوەیە کە ئەویش چوونە نێوڕیزی سعودیە و هاوپەیمانەکانێتی. وەزیری بەرگری رووسیا ڕایگەیاند وڵاتەکەی 25 بارهەڵگیری زرێپۆش و 50 بارهەڵگیری تری ڕەوانەی سووریا کردووە بۆ ئاسانکاری بۆ گواستنەوەی مادە کیمیاوی ژاراوەکانی سووریا. سێرگی سویگۆ وەزیری بەرگری رووسیا ڕایگەیاند 25 بارهەڵگیری زرێپۆش و 50 بارهەڵگیری دیکەیان ڕەوانەی سووریا کردووە بە مەبەستی گواستنەوەی چەکە کیمیاکانی سووریا تا بەپێی ڕێکەوتنێکی نێودەوڵەتی قەلاچۆ بکرێن. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد